لە کاتێکدا ئاڵۆزەکانی ناوچەکە بازرگانی جیهانیان خستوەتە بەردەم مەترسی هەولێر هەنگاو بۆ ڕوبڕبوونەوەی قەیرانەکە دەنێت. تەواوی بازرگانان استراتیژیەتی نوێی هەرێمی کوردستان بۆ خۆ گونجاندن و پاراستنی بازار و لێکەوتەکانی داخرانی گەروی هورمزیان تاوتێ کرد تا بتوانن ڕێگا چارەیەکی خێرا بۆ گەڕاندنەوەی هاوسەنگی جوڵەی بازرگانی بنێن، چونکە وەکو خۆیان ئاماژەی پێدەکەن گەر ئێران بەو شێوەی مامەڵە لەگەڵ گەروی هورمز بکات ئەوە نرخی شتومەک لە بازارەکانی هەرێمی کوردستان زۆر زیاد دەبێت لەسەر هاوڵاتیان. مانەوەی گەروی هرومز بەم شێوەیە و بە معلقی بێگومان کاریگەری زۆر خراپیە بێ هەرچەنە جیهان و کۆمپانیاکان و بازرگانان چەندین هەوڵیان ناوەوە چەندین ڕێگەی نوێیان تاقی کردوتەوە کە بەدیر بێ بۆ هێنانی شتمەک و هاوردەکردنی شتمەک بۆ هەرێمی کوردستان و عێراق، بەڵام بەڕاستی زۆر سەرکەوتوو نەبوون. داخستنی گەروی هورمز کێشەیەکی قوڵی دروست کردو بۆ بازرگانان بۆ بەرهێنەران بۆ تەنانەت بۆ هاوڵاتیانش. ئێستا هاوڵاتیان زۆر هەستی پێناکەن لە بەرەوەی نرخەکان بە شێوەیەکی زۆر ینی بەرز نەبووتەوە، بەڵام لە داهاتوودا ئەگەر ئەم تەنگەژانە بەردەوام بنوە تاگەر قەیرانی گەروی هورمز و لەوانەیە ئەم زیانانە زۆر زیاتر بێ و هاوڵاتی ئێمە زیاتر هەستی پێ بکە. یەکێک لەوە کارانەی کە هاوڵاتی تاوەکو ئێستا هەستی پێ نەکردو ئەوەیە کە بەشە لە مەخازنەکانمان پڕ بوونە و ئەو کاڵانە کە پێشتر هاوردە کراون بە نرخێکی کەمتر هاوردەکراون بۆیە کاریگەری زۆری نەبوو لەسەر بازاردا، بەڵام بە بەردەوامبوونی ئەم تەنگەژانە ئەم کێشانە وا دەکەکەوە نرخەکان بەرز بێتەوە و کاریگەری لەسەر جیرفانی هاوڵاتیان و کۆی پرۆسەی ئابووری لە هەرێمی کوردستان هەبێت. لەو ماوەی کە ئێران موشکی ئاراستەی کوردستان دەکرد و جوڵەی بازرگانی لە گەروی هورمز پەک خست، زیانی ملیۆنان دۆلاری بە بازرگانانی هەرێمی کوردستان گەیاندووە. بە گوتەی ژووری بازرگانی هەولێر هەرچی ڕێگای گیراوەتە بەر بۆ هاوردەی کاڵە و شمەک لە گەروی هورمزەوە تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو نەبووە. چکە بە خۆت دەزانی زۆربەی بازرگانەکانمان لە ڕێگای بەسراوە کەلوپەلەکانی خۆیان دەگەیانێتە هەرێمی کوردستان و ئێستا کە مەودای مەوادی هینگەیاندنەکانیان دوور بووە، دیارە کاریگەرێکە ئەوەیە کە نرخی کاڵەکان زیاد لە گواستنەوە بووە لە وڵاتەکانی ئاسیا تاکو دەگاتە ئیمارات، لە ئیماراتەوە تاکو لای خۆمان. هێشتا هاوڵاتیان درکیان بە مەترسی نەمانی جوڵە بازرگانەکانی نێوان وڵاتان و هەرێمی کوردستان نەکردووە، چونکە کۆگاکان بای ئەوەیان تێدایە کە تاماوەکی تر نرخەکان وەکو خۆیان بمێنەوە، بەڵام نەدۆزینەوەی ڕێگا چارەیەک بۆ هاتوچۆ لە بری گەروی هورمز بە خوێندنەوەی ئابووری ناسان جگە لە بەرزبوونی نرخەکان ڕێژەی بێکاری و هەژاریش زیاد دەکات. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.